بۆ یادی ئازیزی کارل مارکس لە نووسینی محەممەد قادری. دەهەستەوە ئەی پیری فەرزانەی مەزن، ئەی پسپۆڕی ئاسوودەی ژیانی ئینسان. جارێکی تر بیهەژێنە بیلەرزێنە، ژێر و ژوورکە ئەم جیهانە نایەکسانە. دەزانی هەژاران و چەوساوەکان لە دوای مەرگی بێدەنگ و ئارامت، ڕەنج و ئازار و مەینەتی ئەم جیهانە نایەکسانە ڕۆژ لە دوای ڕۆژ لەسەر شانیان قورستر دەبێ؟ دەزانی نە شەڕ و برسێتی و بێکاری و سووتان، نە دەربەدەری و ئاوارەیی و کوشتن و نەمان تا ئێستاکە تێکی نەشکاندووە هۆزی بەژمەینەتان؟ هەر خۆڕاگر و یەکگرت و جەسوور بێ پشودان چۆکدانادەن خەبات دەکەن، فیداکار و ئومێدوار تێدەکۆشن بۆ ئەوەی ئامانج و ئاواتی تۆی مەزن بکەنە ئەمری واقع لە جیهان. دەزانی چەوسێنەران و خوێنمژان لەو ساتەوە کە بە ئارامی گیانت سپارد کردیان بە شایی و لۆغان، ئەم چەوسێنەرە گەمژە و خوێنمژانە پێیان وابوو بە نەمان و مردنت لە ناو دەچێ بیر و هەزری مێژووی مەزنت. نەیانزانی ژیانی سادە و ساکارت دەبێتە هەوێنی شۆڕشی هەژاران و چەوساوەکان، وەکو پشکۆی ژێرخۆڵەمێش بە هەر شنەی هەر شەماڵێک دەگەشێتەوە. نەیانزانی مردنی ئارام و بێدەنگت دەبێتە دەنگ و هاوارێکی مێژوو لەرزین لە هەر سووچێکی ئەم جیهانە نایەکسانە. چەوسانەوە و شەڕ و برسێتی و هەژاری بوونی هەبێت و سەر هەڵبدا و گوشار بێنێ، ئەم دەنگە ڕەسا و هاوار پرسام و هەیبەتە گوێی مێژوو دەلەرزێنێ و دەزرینگێتەوە. چەوسێنەر و سەرمایەدار و جەلاد و جاهل کەڕ دەکات و دایان دەشڵەکێنێ. دەهەستەوە کات درەنگە ئەی پیری پسپۆڕ، جارێکی تر بیهەژێنە بیلەرزێنە، ژێر و ژوورکە ئەم جیهانە نایەکسانە. بە هەژاران و چەوساوان و لێقەوماوان لەوە زیاتر نەبن چاوەڕوان و هەراسە. هەزاران جار یادت بخێر.